چۆن ئەبێ کارتی دەنگدانی خۆت بفرۆشی؟ یعنی شتی وا چۆن ئەبێ؟ چەندێ محتاج بێ لە بەرسیشا بمری نابێ شتی وا بکەیت. یعنی هەر بیر لە خۆت کەرە کە تۆ لە برسا ئەمری ئێستا هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەیە ئەو دەنگدانەیە. ئێستا ڕووی کارتەکەم ئەفرۆشی جارێکی تر ئەو نەیترە خۆت دەخەیتە ئەو حاڵەت و بۆیە ئەبێ ئاگات لە خۆت بێ ئەو کارتی دەنگدانە فرۆشتنی حرامە. فرۆشتنی بە پارە حرامە. دوای ئەوەیش کە تو ئەڵێ بن ئاخر یا پارە وەرەگرم بۆ ئەوەی دەنگ بدەم، چۆن دەنگ بە پارە ئەدرێ؟ ئاخر براینە دەنگ چۆن ئەبێ بفرۆشێ بە پارە؟ وەڵام من دەنگ بە فڵانە کەسە دەم بە پارە. ئاخر فڵانە کەس ئەگەر شایستە بێ پێویست ناکە پارەت داتێ و پێویست ناکە تۆش بە پارە دەنگی بیتێ. ئەگەر شایستەیە دەنگی پێ بدە و پیرۆزی بێ. معناها شایستەیە کەسێکە تۆ ئەیکەی بە بەرپرسی خۆت، ئەیکەی بە مەسئولی ڕزقی خۆت، مەسئولی شەرەف و ناموسی خۆت. ئەیوانە شەرەف و ناموسی تووشەکەوتە ژێر دەست ئەو. ئەگەر پەرلەمان ڕازی نەبوایە ئەوانە ئەتوانن ئاوا حیجاب وا پێ بکەن و فڕێدەن. ئەی من و تۆین دەنگمان بەوانە داوە کە لە پەرلەمانان زۆر احتیاجیە لە زانکۆیەکی ئەم وڵاتە لە شارێکی ئەم کوردستانە ئەوە حیجاب بگرێ و فڕێدە. گاڵتە بە حیجاب بکە، گاڵتە بە لیباسی بۆ لیباسە بکە کە ئەسڵەن بۆ دیندارەتی ئەکرێتە بەر. ئیتر بە هەر بیانوێ وەڵام من ئەمە هی داعشە و نازانم چی. ئەو لیباسە کاتی هەبووە داعشە نەبووە. کاتی خەڵک خۆی پێچاوەتەوە داعشە نەبووە. داعشی چی؟ ئەمە بیانووە. تۆ خۆت بێدینی ئەتەوێ بە ناو داعشەوە ئەمڕۆ بدەیت زەربە بەی لە دیندارەتی. کاتی هاوڕێکانی ئێوە ئەیانوت باوی عابا نەماوە داعشە نەبوو. کاتی ئێوە ئەم مۆدێلەتان هەبوو ها زمانی قەدیم هەر هاو چەشنەکانی ئێوە ئەیانوت باوی عابا نەماوە گۆرانیان پیاوت. هەر ئەوانن ئێستا ناتوانن بەوە بەو شێوە بڵێن، بەڵام بەم شێوە ئیکەن. ئەگینان من مامەکانم حاجی لەتیف و حاجی کەریم وەڵڵا ڕۆژێکیان گوێم لە حاجی لەتیف بوو خوا عافی بکە یا ڕەبی لەگەڵ مردووی هەموو لایەکانە. ئەیوت لەو شاری کفریە کاتی ئێمە دوکانمان هەبوو نەجار بوون لەوێ. ئەیوت لە کفریە یەک ئافرەت نەبوو بێتە ناو بازار بە بێ ئابا و پەچە. یەک ئافرەت نەبوو، یەک ئافرەت. ئەو کاتە داعش بوو. داعش حکمی کفریە کرد بە لە ساڵەکانی 60ەکان. ئەمە بیانوویەکی دوور لە ڕووی جەنابەت سەقەت و سقوتە و داعش ئێستا نەماوە. ئێستا داعش لە 2014 کوا ئەوە ئێستا نەماوە. ئەی تۆ ئەمە ئەکەی ئێستا ئەیکەی ئەمە معنایەکی تری هەیە. على العموم بەستم ئەوەیە کە ئەو پەرلەمانە شوێنی ئەوەیە کە تۆ ئەوانە قەدەغ دەکەی. ناموستیشا لە ژێر دەستی پەرلەمانە، ڕزقتا لە ژێر دەستیە، هەموو شتێکتا لە ژێر دەست ئەوانە. ئەگەر تۆ ناموس و ڕزق و ئەمانەی خۆت ئەفرۆشی بە پارە بڕۆ بیفرۆشی. معناوە تۆ نە کەسایەتیت هەیە نە شخصیەتت هەیە. تۆ معنای وایە هیچ خۆت بە ئینسان نازانی بەڕاستی. ئەگەر بڵی فێڵەکەم پارەکە وەرەکەم فێڵە چیەکەی برا درۆ قەینا باشە بە فێڵ ئێستا کەلیمەکە خۆت ئەیڵی بە فێڵ پارەیە وەربگری حرامە یا حەڵاڵە. ئەخر ئەمانە هەمووی پرسیارە ئەبێ لە خۆمان بیکەین. بۆیە عیبە ئینسانی مسلمان ئاوا بێ، عیبە ئینسانی مسلمان ئەوەندە بێ کەسایەتی بێ، ئەوەندە بێ شخصیت بێ. ئینسانی مسلمان ئاوایە، صریحە، واضحە، هەر شتێکی هەبێ صریح و واضح ئەیڵێ، هەر ڕەیەکی هەبێ بە جوانی ئەیڵێ، شەرم لە کەس ناکا. بۆیە بەڕێزان ئەوە جوابی ئەوەیە. خوای تەعالا وامان پێ بکات کە کەسایەتی و شخصیەتی خۆمان نەفرۆشی، لەبەر پارە دەنگی خۆمان نەفرۆشی. کاکە ڕێیت نییە دەنگ بدەی دەنگ مەدە، ڕێیتیش هەیە دەنگ بدە، دەنگ بە کەسێ بدە بە شایستەی ئەزانی. ئیتر بیر لەوە مەکەرەوە ئەمە خزممە، ئەمە عەشرەتمە، ئەمە بنەماڵەمە، ئەمە دراوسێمە، ئەمە لە مزگەوتە هاین بەیەکەوە، ئەمانە ناخواتەوە. بیر لەوە بکەرەوە کە ئەم کەسە دینت، ئەخلاقت، ڕزقت ها لە ژێر دەستی ئەوە. تەواو وەسەلام ئەڕەم دەنگی پێدەم. ئیتر هیچ شتێکی تر لەم مەوزوعە ناخواتەوە. خوای تەعالا بە خاتر ناوە جوانەکانی خۆمان پێ بکە ئەم وڵاتە بەرەو هەڵدێر نەچێ، تەفریقە و دووبەرەکی نەکەوێتە ناوی.